لە کۆتای یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پلە دووەکان بروسک و خەبات لەسەر یاریگای دووەمی فەڕەنسۆهێری بەیەک گەیشتن بۆ دیاریکردنی دوا تیپی قۆناغی کۆتایی. بروسک لە یاریەکە باشتر دەردەکەوت و بنیادنانی هێرشەکانی باشتر بوو، بەڵام لە خاڵی کۆتایی سەرکەوتوو نەدەبوو تاوەکو تۆڕی گۆڵی خەبات بەهەژێنێت. گۆڵ پارێزەکەی خەباتیش لە چەند دەرفەتێک پاڵەوانانە دەردەکەوت لە ڕێگریکردن لەوەی گۆڵی لێ بکرێت. یارزانانی خەبات ناوە بەناوە بە هێرشی هەڵگەڕاوە وەڵامی بروسکیان دەداوە، بەڵام بێ ئەوەی بتوانن بە گۆڵ بگەن. لە نیوەی دووەم یاریەکە جارێکی تر بروسک دەستپێشخەر بوو لە هەڕەشە بۆ سەر گۆڵی خەبات دوای ئەوەی گۆڵێکی تۆمار کرد. ناوبژوان بەهۆی ئۆفسایدەوە ڕاتی کردەوە هێرشە پێچەوانەکەی بۆ گۆڵ یەکەمی خەبات لە ڕێگەی مەحموود هاڕون. بروسک زۆر هەوڵی دەدا بگەڕێتەوە ئەنجامی یاریەکە، بەڵام کەمی ڕێژەی یارزانانی لە هێڵی دواوە. گۆڵی دووەمیشی بۆ خەبات بە دوای خۆی داهێنا لە ڕێگای فارز محەممەد. لە کۆتاخولەکانی یاریەکەش وەدبان تەحسین توانی گۆڵی سێم و دڵنیایی بۆ خەبات تۆمار بکات و خەبات براوە بوو. یاریەکە لۆ من هەردوو فەریق یەک بوونچکە من ئەو سەرەتا لە لایەنەی بروسک پێگەیشتیمە خۆشحالیشم بەو بردنەوەی بەس لەبەروانش تۆزەکەم بێ ئەوەیە بەس ئەم لێ گەمەی دەکەم دەبی زیاتر لێ دڵم خۆش بی لێن دەر ئەو یاریەش یاریەکی باش بلومە دەبی بە خۆمان دابسن زیاتر خۆمانمان بکەین ئەوە چی تەمرینێکی باشتر بکەین بە خۆش دەزانین دەرەزە دوو ئەو سارە فەریقەکان زۆر بوون نەدەبوو یەکجار بە ئەوەی دوو گەمەی سخۆتبی شالە لۆ مەرحەلەی داهات و گەمەکی باشتر دەکەین ئینشاڵڵا پشتیوانی خوای گەورە. ڕاستێمە ئامانجماوە بەسە بکەین بەڵام ئەو شتۆپی پێیە ینی هەوڵماندا زۆر ینی لە گەم یەکەم هەڵی ئاسانمان لەدەستدا چەند هەڵێکی وە پێشترێکیشمان لەسەوەی کردمان توانین با گۆڵ بکەین بەڵام ئەو تۆی پێیە دۆڕاین وە ئەگەر یانی ئەو هەڵەش نەکرابە لەوانەیە یاریەکە هەڕێ ڕێوی نەدەگۆڕە بەڕاستی سەیەکە زۆر و بەڵام ئەمە هەر فشارمان خستە سەفەریقی بەرامبەر و بە هێرش پێچەوانە و گۆڵمان خوارد. الحەمدولله قەدر الله ما شاء فعل. الحەمدولله. بەم جۆرە خەبات سەرکەوت بۆ قۆناغی داهاتووی خولەکە کە لە 12یانە پێکاتووە و بروسچیش لە ڕکابەری خولەکە چووە دەرەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.